بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپای تورکیا لە سنووری پارێزگای دۆک لە ماوەی ڕابردوودا چەندین ئۆپەراسیۆنی ئەنجامداوە لە ئێستاشدا ئامادەکاری دەکا بۆ ئۆپەراسیۆنی زیاتر دژی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و لە چەند گوندێکی ناوچەی دەڤەری بەرواری باڵا لە سنووری قەزای ئامێدی بازگەی دانا و داوای ناسنامە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سنووری پارێزگای دۆ دەکات. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لێکەوتەکانی ئۆپەراسیۆنەکانی تورکیا دەکەین. ئایا تورکیا ئامانجی چییە؟ یاخود تورکیا دەتوانێت پەکەکە داببڕێت لە باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان و ئامانجەکەشی چیە لە باکووری کوردستان کە دەم ژمارەی زۆر هێزی تورکیا و تەباشووری کوردستان و ناوچەیەکی بەرفراوانی داگیر کردووە و ناوچانە چیان لێبەسەر دێت، لێکەوتەکانی چی دەبن و سەبارەت بە هەڵوێستی عێراق و هەرێم و وڵاتانی دیکەش چی دەبێت؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز جەباریاوەر شارەزای بواری سەربازی قسەی لەسەر دەکەین. کاک جەبار سوپاسی ئامادەبوون دەکەین بەر لەوەی کە بچینە سەر ئەو ئۆپەراسیۆنەی کە ئێستا بڵێ نامەدەکاری بۆ دەکرێت. چەندە پێشتریش ئۆپەراسیۆن بەردەوام بووە. ئەگەر پێمان بڵێ ئێستا ژمارە هێزەکانی تورکیا لە باشووری کوردستان و بنکە سەربازیەکانیان و چەند هاتوونەتە قوڵایی خاکێرێمەوە دیارە؟ بەڵێن بەناوی خۆی گەورە و مهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەران بە شێوازێکی گشتی. بۆ ژمارە کەس ناتوانێت دیاری بکەی چەند ژمارەی هێزەکانی تورکیا لە ناوخاکی عێراق لە هەرێمی کوردستان، بەڵام بنکە و بارەگاکانیان بە پێی لێدوانە فەرمیەکانی خۆیان یان بە پێی نەخشەی سەربازی لە پەیجەکانیان سایتەکانی وەزارەتی بەرگری تورکیا بەخۆی دیاری کردووە کە نزیکەی 80 بنکەی سەربازی هەیە. ئەو بنکانە لە نێوان سەربازگەن بۆ تا بنکەی بچووک. طبعاً ئەم بنکانە هەندێکیان لە قوڵایی 1 کیلۆمەتر هەتاکو 40 کیلۆمەتر جیاوازە. هەندێکی ڕەنگە قوڵایی لەسەر سنوور بێ، هەندێکی بە قوڵایی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر 5 کیلۆمەتر تا 10 کیلۆمەتر. بڵێن ئەوەی کە زیاترین قوڵایی ئەو بنکە سەربازیانی کە هەیە دەگاتە 40 کیلۆمەتر. پانتایی دابەشبوونی بنکە سەربازیەکانی هێزەکانی تورکیا لەسەر سنوور یان ناو خاکی عێراق لە هەرێمی کوردستان بە درێژایی 200 کیلۆمەتر لە سنووری عێراق تورکیا لە خاکی هەرێمی کوردستان. هەندێک جار بە شێوازی خەمڵاندن بە پێ ئەو بنکە سەربازیانە و بە پێ ئەو جموجۆڵەی کە ئیکەن و ئۆپەراسیۆنەکانیان و پانتایی دابەشبوونی سەربازگەکانیان لەو ناوچە فراوانەی ناوخاکی عێراق لە هەرێمی کوردستان دەخەمڵێنرێ لە نێوانی 5 تا 10 هزار سەربازی تورکیا یعنی لە هێزەکانیان لە خاکی عێراقدایە لە هەرێمی کوردستان، بڵێن لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە شێوازی چونکە هەندێکی لە سەربازگەکانیان لە دەرەوەی ناوچەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی سەربازگەی زلیکان کە ئەوە کەوێتە نزیک ناوچەی باشیقە و سنووری دەشتی نەینەوایە، یعنی ئەو ناوچانە سەر بە پارێزگای نەینەوان. بەڵێ وەکو مێژووی هێزەکان هاتنیان کۆنا، ینی لە 1990 بڵێن داواکارێکی پارتیە بۆ کاتە ئێستا بڵێ هێزەکانی تورکیا ئەتوانین بڵێن سەرەتای هاتنیان بۆ ناو هەرێمی کوردستان ئەو کاتە بوو کە بەداخەوە کە ئێمە هەموو جارێک ئەو هەلومەرجە ناخۆشەی هەرێمی کوردستان باس دەکەینەوە جارێکی تر کە ئومێد دەکەین قەت هەرێمی کوردستان نەکەوتە ئەو هەلومەرجەی کە لەو کاتەدا هەبوو بە تایبەتی لە نەوەتەکان. پاش ئەو شەڕە ناوخۆییە کە دەستی پێکرد لە ساڵی 1994 لە هەرێمی کوردستان، دیارە تورکیاش ڕۆڵی هەبوو هەم لە لایەنگیری لەو شەڕەدا جارجارێک و هەم لە ئەوەیە کە هەردوو لا ڕێکەون، ینی بڵێن لە بۆ ئەوەی ڕێککەوتنێکە بێ لە نێوانی هەردوو لایەنی شەڕکەر کە یەکێتی و پارتی بوو لەو کاتەدا و لەو کاتە باس لە حتا لە ڕێککەوتنی ئەنقەرەش کرا لەو کاتەیەکە، بەڵام سەری نەگرت
هەتاکو ساڵی 1990 کە ڕێکەوتنی واشنتن کۆتایی بەو شەڕە ناوخۆی هێنا پاش 4 ساڵ. دیارە پێشتر تورکیا بۆ ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە سەرەتایی کە کرا کە بە ڕێکەوتنی ئەنقەرە ناوبرا بۆ ئەوەیە شەڕ دەست پێ نەکاتەوە لە هەرێمی کوردستان، هێزێکی هێنای هەرێمی کوردستان بە ناو هێزی PMF. ئەو هێزە دابەش بوون لە هێڵێک نێوان هێزەکانی هێڵی دابەشبوونی هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و هێڵی دابەشبوونی هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان کە یەکێک لە بنکە گەورەکانیان لە کۆی سنجەق بوو ئەو کاتە. یعنی لە ناوچەکانی کۆیە و دەستی پێکرد ئەو هێڵە تا دەگەیشتە ئەو ناوچانەی نزیک دوهۆک و بڵێن ناوچەکانی سۆران و ناوچەکانی ئیتر کە بڵێن شەڕگە بوون لەو کاتەدا. دیارە دوای ڕێکەوتنی واشنتن هەندێک لەو بنکانە کشانەوە، ینی ناوچەکانی خۆیان بەجێهێش بە تایبەتی ئەوانەی لە هێڵی کۆی سنجەک و بڵێن کۆیە بوون لەگەڵ سماقۆلی و ئەو ناوچانەی تر تا دەگاتە ناوچەی سۆران کشانەوە بەرەو ناوچەکانی دوهۆک. بەڵام بە یەکجارێکی هەندێکیان مانەوە نەکشانەوە بۆ ناو خاکی تورکیا و دابەش بوون لە هەندێک شوێن بۆ پارێزگاریکردن بە تایبەتی لەو ڕێگە تجاریەی کە دەچوو بۆ برایم خەلیل و چووە بۆ تورکیا، چونکە چەند جارێک کردەی سەربازی ئەنجامدرا لەو ڕێگایانە تر لەبەربەر لەو ناوچانەمانەوە. بەڵام زیاترین هێزەکانی تورکیا لە دوای 2007ەوە کە ئۆپەراسیۆنی گەورەیان ئەنجامەدا لە ناو خاکی عێراق لە هەرێمی کوردستان، ئیتر وردە وردە هەندێک بنکەی جێگیریان دروست کرد لە ناو خاکی عێراق لە هەرێمی کوردستان، بە تایبەتی ئەو بنکانەی کە لە دوای ساڵی 2019 و جگەل لەوەش لە دوای ساڵی 2021 بە تایبەت کە پرۆسەیەکی سەربازی زۆر گەورە لەلایەن تورکیاوە ئەنجامدرا بە ناوی پرۆسەی چنگ و دوای ناونرا بە پرۆسەی قوفڵ و ئەو پرۆسە سەربازیەی تا ئێستا هەر بەردەوامە، یعنی لە 2021 ئەنجامدراوە و نەوەستاوە بە بەردەوامی بڵێن پرۆسەی سەربازی لەو ناوچانە ئەنجامدرێ. لەو کاتەدا بنکەکانیان زیاد بوون تا گەیشتنە ژمارەی نزیکەی 80 سەربازگە و بنکەی سەربازی لەم ناوچانە. بەڵێ سەبارەت بە و پێشات تازەیە ئێستا بڵین دیارە لە سەدا چەندەی خاکی پارێزگای دوهۆک تورکیا داگیری کردووە. پێشتر لێدوانێکی ئەدهەم بارزانیە بوو لە چەند ساڵی ڕابردوو باسی لە زیاتر لە سەداسی دەکرد. ئێستا دیارە بەپێی خەمڵاندنەکان چەند پارێزگای دوهۆک چەند ناوچەیان گرتووە؟ من ناتوانم بڵێم چەندێکی پانتایی پارێزگای دوهۆک بڵێن لە ژێر کۆنتترۆڵی ئەوانە. طبعاً وەکو باسم کرد ئەوان هەنگاوی یەکەم لەسەر سنوور بوون، وردە وردە هێڵکی بەرگریان لە سەر سنووری عێراق تورکیا دروست کرد، وردە وردە لە کاتی ئۆپەراسیۆنەکانیان کە ئەیانویست هەندێک شاخ و هەندێک ناوچەی کە هێزەکانی پارتی کتەکانی کوردستان لێبوو کە بتوانن لەو ناوچانە دەریان پەڕێنن و دووریان خەنەوە لە سنوور، وردە وردە هاتن بۆ ناو قوڵایی سنووری خاکی عێراق کە وەکو باسم کرد لە نێوانی 1 کیلۆمەتر تا هەندێک شۆن 40 کیلۆمەتر و بە پانتایی 200 کیلۆمەتر. بەڵام ڕێکخراوێکی ئەمریکی لەم ماوەیەدا راپۆرتێکی بڵاو کردەوە کە ئەو ڕێکخراوە بە ناوی ڕێکخراوی جیهانی ئاشتی جیهانی ئەمریکیە و بڵێن بە کورتکراوەی CPT پێڵێن. ئەو باس لەوە دەکا ئەڵێ ئەگەر ئەم ئۆپەراسیۆنە نوێی تورکیا دەست پێ بکاتەوە و ئەوان بتوانن شاخەکانی بە تایبەتی چای مەتین و چای گارا بخانە ژێر کۆنتترۆلی خۆیان، ئەو کاتە بەپێی ئەوان یعنی بڵێن خەمڵاندنی ئەوان ئەڵێ نزیکەی 70 تا 75% ناوچەی جوگرافی پارێزگای
دووهۆک ئەکەیتە ژێر کۆنتترۆلی ئەوان ئیتر بەڕاستی من وەکو خۆم بڵێن هیچ ئامارێکی بڵێن ئەوە ناوچەی جوگرافی ملانیە بزانم ئێستا چەندیان کۆنتترۆل کردووە بەڵام وەکو باسم کرد پشت ئەبەسرێ بەو راپۆرتانەی کە بڵاوەکرێتەوە کە یەکێک لەو راپۆرتانە ئەو راپۆرتی ئاشتی جیهانی ئەمریکیە. باشە کاک جەبار وەکو تورکیا ئێستا بەڕێز بە درێژایی 200 کیلۆمەتر سنووری عێراق ئێران بڵێن کە لە سنووری هەرێمی کوردستانە ئەو ناوچەی توانیوێت هەمووی کۆنتترۆل بکە یاخود ئامانجی ئەوەیە بۆ نمونە پەکەکەم دابڕێ لە باکووری کوردستان هەم لە ڕۆژاوی کوردستان ئەوەی بۆ هاتوتە دی لەم قۆناغە یاخود نەیتوانیوە ئەمە بەدی بێنێت. بەڵێ خۆ ئەگەر بینە سەر واقع زۆر لەو ناوچانەی کە پێشتر بڵێن هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانی لێجێگیر بوون و ئەیانتوانی بە ئاسانی بڕۆنە ناو قوڵایی خاکی باکووری کوردستان و لەوێ پرۆسەی سەربازی یان چالاکی سەربازی ئەنجام دەن دژ بە هێزەکانی تورکیا ئەگەر ئێستا ئێمە تێبینی بکەین بە تایبەتی لەو بەلاغە سەربازیانەی یان لەو بەیاننامانەی کە دەرئەکرێ لەلایەن پارتی کرێکارانی کوردستان ئەبینین چالاکەکانیان زۆر کەم بۆتەوە لە ناو خاکی باکووری کوردستان بە حەقیقەت و زۆر لەو ناوچانەی کە بە پانتایی وەکوتم 200 کیلۆمەتر سنووری عێراق تورکیا هێزە چەکدارەکانی پەکەکە لەو ناوچانە نەماون زیاتر هێزی تورکیا لێجێگیر بووە کە هەندێکیان ناوچەی زۆر گرنگ و استراتیژی بوون بە نسبەت پارتی کرێکارانی کوردستان و ئێستش استراتیژی و گرنگن بە نسبەت هێزەکانی تورکیا یعنی ئەتوانم بڵێم تورکیا بە هاتنی بۆ ئەو ناوچانە و دانانی ئەو بنکە و بارەگا سەربازیانە لەو ناوچانە توانیویەتی تا ئاستێکی زۆر بەرز ڕێگری بکە لەوەی کە هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان بتوانن بە ئاسانی دزە بکەن بۆ ناو خاکی تورکیا و لە باکووری کوردستان چالاکی سەربازی ئەنجام بدەن. ئێستا ئەبینین زۆربەی شەڕ و شۆڕەکان و زۆربەی ڕووبەڕووبوونەوەکان لە نێوانی هێزەکانی تورکیا لەگەڵ هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناو خاکی عێراقدایە لە هەرێمی کوردستان ینی زۆر بەیانی ئەو هایە خۆشی نیازی تورکیا ئەوەیە کە ئەو شەڕە لە ناو خاکی خۆی دوور خاتەوە بیخاتە ئەم دیو سنوور ینی لەبەرەوەیە هاتووە هێزەکانی لەسەر سنوورەکان جێگیر کردووە و هاتووە بە قۆڵایی بۆ ئەو ناوچە ڕاستە زۆر جارش هەیە لە لێدوان و لێدوانەکانی خۆیان ینی زۆربەی لێپرسراوانی باڵای تورکیا باس لەوە دەکەن کە ئەوان ئامانجیان بە یەکجارەکی کۆتایی بە هێزە چەکدارەکانی پێکەکە یان پێکەکە بهێنن وەکو ڕێکخراوێک بەهۆی ئەو هاتنە ناوەوەیان بۆ ناوخاکی عێراق لە هەرێمی کوردستان. بەڵێ بەزۆکو پەیوەندی لەگەڵ ڕۆژاوای کوردستانیش تورکیا هەدەفی ئەوەشی هەیە ئامانجیەوەی هەیە کە ینی جموجۆڵی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دابڕێ لە سنووری پارێزگای دۆکەوە بێت لەگەڵ ڕۆژاوای کوردستان لە شنگالەوە بێت. بەڵێ بێگومان ئەو هەم ئامانجی ئەوەیە کە هیچ ڕێگایەک نەبێت بۆ ئەوەی هێزە چەکدارەکانی پارتی کرێکاران دزە بکەن بۆ ناو خاکی تورکیا بۆ باکووری کوردستان جگەلەوەش نەتوانن بڕۆن بۆ ڕۆژاوای کوردستان ینی ئەوە هەردوو ئامانجی بە تایبەتی ئەو زۆر تەرکیزەکە زۆر جار لەسەر ناوچەکانی شنگال یان هەندێک بنکە و بارەگای ئەو هێزانەی کە چەکدارن هین ناوخۆیین لە شنگال بردومان دەکا کە ئەو بە بەشێکی لە هێزەکانی پارتی کرێکاریان ئەناسێنێ چونکە لەوێ ئاسانە بۆ هاموشۆکردن بۆ ناوچەکانی ڕۆژاوە جگەل لەوەش زۆر جار هەیە هەڕەشعەکە بەوەی کە پەلاماری ناوچەکانی شنگال و چیای شنگال و ئەو ناوچانە ئەدا چونکە ئەو ناوچانەش بە
هەڕەشە ئەزانێ بۆ سەر ئاسایشی نیشتیمانی بە حسابی خۆیان هی سەر تاسەری تورکیا. بەڵێ وەکو ئۆپەراسیۆنی بڵێنەوەی کە ئامادەکاری بۆ دەکا و پێشتری شەو بوو یاخود ئەم جارە جیاوازە باسی بردننی ڕێگەی سەربازی و شکانی دەکرێت بازگەیان داناوە ئەم جارە جیاوازترە؟ من بە جیاوازی بە حەقیقەت نازانم بەڵێ وەکو باسم کرد کە ئەو بنکە و بارەگە و سەربازگەی هەبێ لە ناو خاکی عێراق لە هەرێمی کوردستان بێگومان پێویستی بە بەردەوامی ئاڵوگۆڕ بۆ هێزانە بکە، ینی ئەمە یەکێکیان پێویستی بەوە بە بەردەوامی چەک و تەقەمەنی و پێویستی تر بۆ ئەو هێزانەی خۆی بێنێ، پێویستی بەوەیە کە ئامێری سەربازی بڵێن بهێنێ وەکو زری پۆش وانە زۆر جار هەیە باسی تانکەکەن، بەڵام لە ڕووی سەربازیەوە تانک ڕۆڵێکی گەورەی نابێت لە شەڕی شاخدا، زیاتر وەکو ئەو ئامێرانەی کە زری پۆشن، زیاتر زری پۆشەکانیان ئەتوانن جموجۆڵی ئاسانتر بکەن لە ناوچەی شاخاویدا، بەڵکو پشت بە تانک نابەسرێ. ئەم ماوەیە کە ئەو کۆکردنەوەی هێزە بینرا لە ناوچەیەکی سەر بە ناحیەی کانیماسی بە تایبەتی ئەوان سەربازگەیەکیان هەیە لە بناری شاخی مەتین لەو ناوچەیە، ئیتر مەبەستی کۆکردنەوەی ئەو هێزانیان لەو ناوچانە و دانانی ئەو بازگانەی چونکە زۆر لە ناوچەکان بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی خۆیانن، تەنانەت خەڵکی گوندەکان ناتوانن بگەڕێنەوە بۆ گوندەکانی خۆیان، ناتوانن بڕۆنە سەر مەزرا و باخ و ناوچەکانی خۆیان، تەنانەت پارەکە ئەگەر ئێوە گوێتان لە دەنگ و باسەکان بوو حتا لە ناوچەکانی سۆران و ئەو ناوچانە مەڕدارەکانیش کە هاوینان ئەچوونە کوێستانەکان بۆ لە وەرگات تەنانەت ئەوان نەیانتوانی لەبەر شەڕ و شۆڕ لەو ناوچانە لە ناوچەکانیان بمێنن و هەمویان ئاگدار کران کە ناوچەکانی خۆیان چۆڵ بکەن، لەبەرەوەی زۆربەی ئەو ناوچانەی کە لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی تورکایە زۆربەی چۆڵە، بەس تەنها هێزی سەربازی تورکیا لەو ناوچانە هەیە. ئەمجا ئێستا وەکو جاران بڵێن بۆ ئیمدادکردن یان بۆ پشتیوانیکردنی بنکە و بارەگا و سەربازەکانی خۆی ئاسمان بەکار نایەنی، چونکە جاران زیاتر لە ڕێی هێلیکۆپتەرەوە دەهات سوتەمەنی یان خواردن یان ئاڵوگۆڕی هێزەکانی یان هێنانی چەک و تەقەمەنی بەهۆی هێلیکۆپتەرەوە بەکاری هێنا بۆ ئەو بنکە و بارەگانە، بەڵام ئێستا بە چەندەها ڕێگای سەربازی کردوتەوە لە سنوورەوە، یعنی وەکو ڕێی وشکانی کە لەو ڕێگانەوە هەموو شوۆی سەربازگەکانی خۆیان دەکات، بە تایبەتی بۆ ئەو ناوچانەی نزیک شاخی مەتین، بە تایبەتی بۆ ناوچەکانی نزیک ناوچەی بامەڕنی و کانیماسی و شیلاتزێ و ناوچەکانی ئەوێ ڕێگای دروست کردووە لە سنوورەوە ڕاستەوە خۆ لە سنوور تورکیاوە بەبێ ئەوەی بە هیچ شێوازێک بە ناو هیچ ناوچەیەکی تری مەدەنی بڕوایان ژێر دەسەڵاتی هێزەکانی هەرێمی کوردستان بیان دەسەڵاتی هێزەکانی تر بێ. ئێستا ئەو سنوورانی کە خۆی کۆنتترۆلی کردووە لەوێەوە ڕێگای وشکانی دروست کردووە بۆ ئەوەیە کە بگاتە بنکە و بارەگا و سەربازەکانی خۆی. و ئەو کۆکردنەوەی هێزەی لەم ماوەیەدا خۆی بە بەردەوامی دایمەن هێزەکانی تورکیا لە کاتی بەهار و هاویندا زیاتر پرۆسەی سەربازی گەورە ئەنجامەدەن لە ڕێی وشکانیەوە، ئەتوانن لە 4 فەسڵی بڵێن ساڵدا لە ڕێ ئاسمانیەوە بەهۆی فڕۆکەی جەنگی F-16ەوە یان فڕۆکەی بێفڕۆکەوانەوە یان تۆپبارانکردن پرۆسەی سەربازی ئەنجام دەن، بەڵام بۆ پرۆسەی وشکانی بە پیادە بە هێزی پیادە زۆرتر لە کاتی بەهار و لە کاتی هاویندا، لەبەرەوەی ئێستا ئێمەش بەرەو هاوین ینی لە هاوین داین، ئەوان بە حەقیقەت نیازی بۆکو ئەبینرێ چونکە لەوێ لەو ناوچانەی کانیماسی و بامەڕنی و شیلاتزێ و ئەو ناوچانە هێز کۆ ئەکەنەوە، هەم هێزی پیادە هەم ئامێری سەربازی زری پۆش و شتی زیاتر کە ئەماوەیە بینرا و زۆر باسکرا لە هۆکای ڕاگەیاندن ئەوە یعنی پێشبینی ئەکرێت بۆ پرۆسەیەکی سەربازی گەورە
بۆ شاخی مەتین و بۆ شاخی کارە چونکە ئەو دوو شاخە بەنسبەت تورکیاوە دوو چیای بڵێ استراتیژین ناوچەی استراتیژین هەم بنکە و بارەگای هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانی لێیە و هەڕەشەن بۆ سەر تورکیا چونکە نزیکن لە سنووری تورکیا لەبەرەوەی ئەوێ ئەو دوو چیایە کۆنتترۆل بکە بۆ ئەوەی بتوانێ ئەو هەڕەشانە کەم کاتەوە بۆ سەر ناوخۆی تورکیا. بەڵێ سەبارەت بە ئۆپەراسیۆنەکان پێ دوای هەر و سنووری پارێزگای دۆک دەگرێتەوە یاخود بڵێن سەر لە هەولێریش لە سنووری ناحیەسی دەکەن بازۆکێک کە لە سەدا 45 سیدەکانیش لەژێر کۆنتترۆڵی تورکیادابێەوە بۆ سنووری سلێمانیش ئەگەرێکی دوورە ئۆپەراسیۆنی وشکانی چکە هەڕەشە هەبوو بۆ سەر فڕۆکەخانەی سلێمانیش. بۆ ناوچەکانی سۆران و ئەو ناوچانە بە حەقیقەت پار زیاتر پرۆسی سەربازی یعنی لە دوای ساڵی 2021ەوە کە ئەو پرۆسەی سەربازیە گەورەی بە ناوی چنگ و دوای قفڵ ئەنجامدا زیاترین کردە سەربازەکانی یان پرۆسە سەربازیە گەورەکانی لە ناوچەکانی نزیک سۆران و ئەو ناوچانە ئەنجامەدا لەبەرەوەی ئەیویست پاڵ بەهێزەکانی پارتی کرێکارانی کوردستان بنیە کە دوور بکەونەوە لە ناوچەکانی سێسوچی سنوور لەو ناوچانە لای چیای خۆکورک و ئەو چیانەی کە لەو نەو ناوچانە هەیە بەڵام ئەم ساڵ ئەبینین زیاتر جموجۆڵەکانیان وەکو باسم کرد لە ناوچەکانی پارێزگای دوهۆکە و بە تایبەتی لە ناوچەکانی بەرواری باڵایە و ئەو ناوچانەی کە سەر بە ناحیەکانی کانی ماسی و شیلاتزێ و ئەو ناوچانەی سەر بە قەزای باتیڤان لەو منتەقەیە زیاتر جموجۆڵەکانی لەو منتەقانیە و لە منتەقەکانی ئامێدیە یعنی ئەمانە هەمویان ناوچەی وەکو باسم کرد ناوچەی سەر بە پارێزگای دۆهۆکن وا پێشبینی ئەکرێت یعنی بە پێ ئەو جموجۆڵە و کۆکردنەوەی هێزە زیاتر پرۆسەی سەربازەکانی لەوێ ئەنجامدا بەڵام بۆ مەسلەی ئەو هەڕەشانەی کە پێشتر دەیان کرد بۆ پرۆسەی سەربازی بۆ ناوچەکانی سنووری سلێمانی ئەمە تۆزێک لە ڕووی سەربازیەوە ینی بە حەقیقەت زەحمەتە چونکە ئەم ناوچانە یەکەم زۆر دوورن لە سنووری تورکیا بڵێن عێراقەوە و هیچ بنکەیەکی پشتیوانی هێزەکان ئەوان هەر هێزێک کە ئەوێ بجوڵێ بە تایبەتی وەکو هێزی تورکیا ئەبێ سەرەتا هەندێک بنکە و سەربازگە دروستکە لە پشتی خۆیەوە وەکو خەلفی بۆ پشتیوانی خۆی ئێستا لە سنووری تورکیا عێراق ئەتوانێ وردە وردە کیلۆمەتر بە کیلۆمەتر بنکە و بارەکەکانی بەهێزکە و ئەمجا دوایی بێتە پێشەوە بەڵام هاتن بۆ ناوچەکانی قەندیل یان ناوچەکانی سلێمانی ئەمە لە ڕووی سەربازیەوە زۆر ئەستەمە لە ڕێی پیادەوە و لە ڕۆی بڵێن بەکارهێنانی تەنانەت حتا ئامێری سەربازیەوە لەگەڵ هێزەکانی پیادە بەڵام زیاترین بڵێن پرۆسی سەربازی بۆ ئەو ناوچانە یان فڕۆکەی جەنگی F-16 بەکارهێنن یان زیاتر بڵێن فڕۆکەی بێفڕۆکەوان کە ئێستا ئەبینین فڕۆکەی بێفڕۆکەوانیان زۆر جار هەیە دێت ئامانج پێکێ لە پێنجوێن لە نزیکی هەڵەبجە لە ناوچەکانی بڵێن سەر بە قەزای ماوەت بە تایبەتی ئەو ناوچانەی لای گەڵاڵە و سەفرە و ئەو ناوچانەی ئەوەیە کە بە بەردەوامی لەوێ ئەبینین فڕۆکەی بێفڕۆکەوان جوڵەیە یان ناوچەکانی لای قەندیل و ئەو ناوچانە یان زۆر جار هەیە دێنە قوڵایی هەندێک بنکە و بارەگا لە نزیک کەرکووک بردومان دەکەن یان زۆر جار هەیە ئامانجێکیان هەیە ئۆتۆمبیلێکە لەسەر جادەیەکی گشتیە یان چالاکوانێکە لە شۆنێکی دیاریکراودا دێن ئەوانە ئەو فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ ئەم کارانە بەکارهێنن ینی بۆ ئەم ئامانجانە بەکارهێنن باشە کاک زەبارۆکو بەرپرسایەتی پارتی کرێکارانی کوردستان چێ لە باردۆخەمەوەی کە لە قەندیل بێ لە سنووری پارێزگای دۆک بێ لە سنووری پارێزگەکانی دیکە بێ
و ئەو زانیاریانش پشت ڕاستکراوە باز دەکرێت بۆ ئێستا درۆن نەتوانێت بچێتە قەندیل لەبەرەوەی کە چەکی دژە درۆنیان دەستکەوت بێت لە ڕێی سیستەمەوە بێ یاخود لە ڕێ هەرەوە کارێکی ترەوە بێت. ئەوەی ئێمە ئەیبینین بە بەردەوامی درۆن هەیە یعنی بڵێن بەڵام ئەوەی کە ئەبینرێ شێوازی جموجۆڵی هێزەکانی پێکەکە گۆڕاوە بەرامبەر ئەم شێوازە نوێیەی تورکیا بەکارهێنێ کە تورکیا زیاتر درۆن و بەکارهێنێ بۆ ئەو ناوچانە یعنی لە ئاسمانەوە چاودێری جموجۆڵی عارزەکە و هەوڵ ئەدا لە بینکە و بارەگاکانیان بدات هێزەکانی پێکەکە بەرامبەر ئەم شێوازە لە جەنگە نوێیە ئەوانش پێچە خۆیان گونجان دەبێ بەچی بەوەی یەکەمین جموجۆڵی خۆیان زۆر کەم کردوتەوە یعنی بە هیچ شێوازێک هێزەکانیان دەرناکەون بە تایبەت بە ڕۆژدا لە هیچ ناوچەیەک نە بە ئۆتۆمبیل تەنانەت نە بە پیادە ناکە پێشتر بە ماتۆرسکریان بەکاردێنا بۆ هاموشۆکردنیان زۆریان کەم کردوێتەوە. ئێستا بڕۆ پرسیار بکە لەو ناوچانەی گوندنشینانەی کە هەندێک لەو بنکە و بارەگای ئەوان لیان نزیکە ئەڵێ بە هیچ شێوازێک هیچ چەکدارێکیان نابینرێ کە چەکی پێبێ هیچ چەکدارێکیان لە جاران بە بەردەوامی چەکداریان هەبوو هاموشۆیان دەکرد بۆ لادیەکان بە ئۆتۆمبیل بە پیادە ئێستا جموجۆڵەکانیان بە تایبەتی بە ڕۆژ زۆر کەم کردوێتەوە جگەل لەوەش ئەوان پێ ئەچێ شێوازێکی نوێیان بەکارهێنن بۆ خۆپاراستن لە بۆردومانی درۆن و فڕۆکەی جەنگیە ئەوەیە کە بارەگای سەرزەویان نییە زیاتر ئەوان ئێستا هەوڵ ئەدەن بارەگاکانیان بارەگای ژێر زەوی هەبێ یعنی تونێڵ بێت یعنی لە تونێڵا زیاتر ژیانی خۆیان بەسەر دەبن لەبەر ئەوەیە ئەتوانین بڵێن کەمتر فڕۆکەی جەنگی یان فڕۆکەی بێفڕۆکەوان ئەتوانێت بەهۆی ئەم شێوازە نوێیەی بڵێن لەلایەن هێزە چەکدارەکانی پەکەکەەوە بەکارهێنرێ خۆیان پێ ئەپارێزن. بەڵێ دەنا پەیوەندی بە ئەوە نییە کە ئەمە چەکی دژە ئاسمانیان هەیە یان چەکی پێشکەوتویان هەیە یان درۆن دەنا ئێستا ئەگەر کەسێک بڕواتە ناوچەکانی شارباژێر یان ناوچەکانی تر ئەبینێ 24 سەعات گوێی لە وڕەوڕی فڕۆکەی بێفڕۆکەوان یان درۆنە لە ئاسمانە بەڵام زۆر جار خەڵکی لادیەکان ئەڵێن ئەوەندە زۆر جار نزمە بێتەوە بە ناو دۆڵەکاندا بە چاویش ئەبینرێ کە دێتە خوارەوە لەبەرەوەیە دیارە پەیوەندی بە چەکی پێشکەوتووە نییە پەیوەندی بە شێوازی خۆگونجاندنی هێزەکانی سەر بە پارتی کرێکارانی کوردستان بەرامبەر ئەو شێوازە نوێیەی شەڕەی کە لەلایەن تورکیاوە ئەیکەن چونکە شێوازێکی شەڕێکی تەقلیدی نییە شێوازێکی شەڕێکی نوێیە. بەڵ سوپاس دەکەم چەند پرسیارێک تر بە کورتی سوپاس دەکەم سوارت بە ڕۆڵی عێراق بۆچی بێدەنگەی جێرەکەوتنێکەیە بۆی کە ئۆپراسیۆنی تورکیا بەرفراوان بێ و سەبارەت بە پاسەوانی سنووریش لەو ناوچانە نییە ڕۆڵی چییە؟ بەڵێ خۆ لە هەرێمی کوردستان ئێستا فەرماندەی یەکی پاسەوانی سنوور هەیە ئەم فەرماندەی یەکی پاسەوانی سنوورە بارەگاکی لاولێرە و سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵی عێراقا 4 لیوای پاسەوانی سنووری هەیە لە ناوچەکانی دۆک و یعنی لیوایەکی لە دۆکە لیوایەکی لاولێرە لە سنوورەکان لیوایەکی لە ناوچەکانی سلێمانیە و ئێستا لیوایەکی لە ناوچەکانی هەڵەبجەیە تاکو دەگاتە خانەقین دابش بوون بەسەر سنوورەکان بەڵام یەکەم ئەم هێزانەی پۆلیسی پاسەوانی سنوور توانای کۆنتترۆلکردنی تەواوی سنوورەکانیان نییە یەکەم لەبەرەوەی ژمارەیان کەمە دووەم لەبەر درێژایی سنوور زۆرە هەم سنووری عێراق تورکیا لە هەرێمی کوردستان هەم سنووری ئێران عێراق لە هەرێمی کوردستان کە ئەتوانین بڵێن بە هەردوو بزانن درێژایی سنووری عێراق تورکیا نزیکەی 350 کیلۆمەترە سنوورەکانی ئێران عێراق لە هەرێمی کوردستان نزیکەی 650 کیلۆمەترە لەبەرەوە بە هەردوو درێژایی یەکاتە 1000 کیلۆمەتر لەبەرەوەی ئەو 4 لیوایە ناتوانێت پانتایی 1000 کیلۆمەتری شاخاوی کە ڕێگەوبانێکی وای نییە و بنکە و بارەگایەکی وایان نییە
يعني بنكەی حدودی ئێمە قەزدم بنکەیەکی بۆ پاسەوانی لە سنوورەکان جگەل لەوەش نا قوڵەی چاودێری نا هیچ بەرگریەک هەیە لە بڵێن نێوانێک لە نێوانی لەو سنوورانە لەبەرەوەی ئێستا بەحساب پلانێکی نوێی وەزارەتی ناوخۆی عێراق و فەرماندەیی پاسەوانی سنوور ئەوەیە کە وردە بوجەیەکی پێچێ گەورەیان دانابێ بۆ ئەوەیە کردنەوەی ڕێگال لە سەرتاسەری سنوورەکانی ئێران عێراق ئێران تورکیا ئێستا لە ئێران عێراق دەستیان پێ کردووە دوای کردنەوە ڕێگادانانی تەلی دڕکاوی یعنی لە سەرتاسەری سنوورەکان دوایی دانانی قوڵەی چاودێری زیادکردنی بنکەی پاسەوانی لە سنوورەکان زیادکردنی ژمارەی پاسەوانی سنوور زیادکردنی ئالیات و پێویستیەکانی ئامێری جەنگی پاسەوانی سنوور دانانی کامەرەی چاودێری لە سەرتاسەری سنوور ئەمە پلانە بەڵام جێبەجێکردنی پلانەکە ئەستەمە ڕەنگە لە هەندێک ناوچێ سنووری ئێران عێراق ئێستا جێبەجێ کراوە چونکە ئاسانە بەڵام ئەگەر وردە بگەیتەوە ناوچەکانی قەندیل و بەرەو سێسووکی سنوور ئەڕۆی و دوای سنووری تورکیا لەوێ یەکەم هەم هێزەکانی چەکداری سەر بە پارتیکرێکارانی کوردستان لە سنوورەکان هەن هەم جگەلەوەی هێزەکانی تورکیاش بە درێژایی 200 کیلۆمەتر و هاتوونەتە ناو قوڵایی خاکی عێراق لە هەرێمی کوردستان هەن یعنی لەبەرەوەی جێبەجێکردنی پرۆسەکە ئەستەمە لەلایەن فەرماندەیی پاسەوانی سنووری حکوومەتی عێراق لە ڕووی ئەم کێشانەوە کە باسم کرد بەڵام ئەوەیە کە باسی عێراقت کرد خۆی بە حەقیقەت ئەمە کێشەیەکی ئەگەر بین بەپێی دەستور کێشەیەکی عێراقیە چونکە بەپێی دەستور وا دانراوە پاراستنی سنووری بڵێن ئاسمان و ئەرزی و سنووری ئاوی یعنی ئەمە ئەرکێکی دەوڵەتی فیدراالیە هەم پارێزگاری لێ هەم بە دەنگەوە هاتن لەسەری بەڵام ئەوە ئەبینرێ کە عێراق جار هەندێک لێدوانی شەرمەنانە یان هەندێک بەیانی شەرمنانە دەرەکرێ دەنەخۆ ڕۆژانە ئاماری ئەو پرۆسە سەربازیانە لەلایەنی پاسەوانی سنوور ئەدرێت بە هەموو دام و دەستگا میەکانی عێراقی وەکو وەزارەی دەرەوە وەزارەی دیفاع وەزارەی ناوخۆ فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق نووسینگەی سەرۆکی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و دووەم پرۆسەکان کەم نین کە ئامار دەکرێت مەسەڵەن پرۆسەی ئەم 6 مانگەی پێشوو تا ئێستا تورکیا 198 جار پرۆسەی سەربازی لە ئاسمان و لە ئەرسا ئەنجام داوە لەو ناوچانە پارە کە ساڵی 2023 540 جار پرۆسەی سەربازی ئەنجام دا لە ناوخاکی عێراق لە ئاسمان و لە ئەرزەوە ساڵی 2022 641 پرۆسەی سەربازی ئەنجام داوە یعنی هەم بە فڕۆکەی جەنگی هەم بە فڕۆکەی بێفڕۆکەوان هەم بە تۆپ باران و هەم و بە ئاشکرا هەموو لایەنگەزانیەوە هێزی تورکیا لە ناوخاکی عێراقدایە بۆ قوڵایە بەڵام عێراق لەبەر چەند هۆکارێک یەکەم بە حەقیقەت لەبەرەوەی خۆی گرفت و کێشەی ناوخۆیی زۆرە ناپڕژێتە سەر ئەم کێشانەی کە هەیە دووەم لەبەر ئەوەیە تورکیا کۆمەڵێکی کارتی فشاری هەیە وەکو کارتی ئاو کە بەڕاستی سەرچاوی ئاوی عێراق زیاتر لە ناوچەکانی تورکیاوە هەیە عێراق تووشی کەمئاویکی یەکجار زۆر بووە یعنی بەرەو بیابان بوون دەڕوا لەبەرەوەی پێویستی بە ئاوی تورکیایە لەم دوو ڕۆژە بینیمان لە ژنەی باڵای تورکیا هاتوبوون کۆبنویان کردوبوو لە بەغا بۆ مەسەلەی چۆنێتی مۆزوعی ڕێخستنی ئاو مەسەلەی نەوت بۆڕیەکانی ئەو بۆڕیەکە نەوتی کەرکووک و نەوتی کوردستان بەرەو مینای جیهانە با کە ئەوە بۆ ئابووری عێراق و بۆ میزانی عێراق زۆر گرنگە ئەوە پشت بە تورکیا ئابەستێ عێراق نیازی هەیە ڕێگای ئەو هاوریشمەی یانە ئەو ڕێگای ئابووریە گرنگە لە بەسڕاوە هەتا تورکیا و دوایی بەسرێتەوە بە ئەوروپا کە ئەوە بە حساب سەرچاوەیەکی دارایی گەورە ئەوێ لە عێراقدا ئەوەش بەشێکی تورکیایەوە بێ یعنی تورکیا هاوکاری بکە لەبەرەوەی ئەبینین جۆرێک لە بێدەنگی لە عێراقدا هەیە عێراق خۆیان دەڵێن ئێمە هیچ ڕێکەوتنێکی فەرمیمان نییە لەگەڵ تورکیا کە ڕێگای بدەن پرۆسی سەربازی ئەنجامدایان هێز جێگیر بکە لە ناو خاکی عێراق بەڵام بێدەنگەکەی عێراق مانای ئەوەیە ڕازیە یعنی وەکو خۆی عەرەب ئەڵێ
بێدەنگی مانای ڕازیبوونە بەڵێ. ئەڵێ السکوت علامەتە الرضا ئەوە ئەڵێن باشە، کاک جەواد. عەرەبی یعنی مەثەلێکی عەرەبیە لەبەرەوەی بێدەنگی ئەوان یعنی خۆ هەموو ئەزاننەوە هەیە لەبەرەوە کە بێدەنگن یعنی ڕازین و گوێی نادەنێ یعنی ئەوایە بۆ بابەت. بەڵێ سپاس دەکەم بە کورتی سپارت بە پارتی یەکێتی تورکیا پێچێ داوای لێکردن هاوکاری بکەن یاخود هاوکارن لە هیچ ڕوێکەوە هەواڵگیری بێت هەر کامێکیان بێت وەکو پارتی هێزەکانی پارتی وەکو یەکێتی یەکەمیان من نازانم ینی بە حەقیقەت باوە لەو بڕوایەدا نیم ینی بڵێن هەماهەنگێکی سەربازی هەبێت لە نێوانی هیچ من وەکو لە وەزارەتی پێشمەرگە بووم ئەسڵەن هیچ پەیوەندیەکمان نەبوو لەگەڵ هیچ لایەنێکی تورکی کە لە وەزارەت بووم خۆمە مینداری گشتی وەزارەت بووم نە کۆبوونەیەکمان هەبوو نە ڕایەڵەیەکی پەیوەندیمان هەبوو نە هیچ کەسێک سەردانی وەزارەتی پێشمەرگەی کردووە لەلایەن هیچ دام و دەستگایەکی سەربازی یان هەواڵگیری تورکیا تەنانەت بەشدار نەبوون وەک وڵاتانی هاوپەیمان لە هیچ پرۆسەیەک لە بیدایەتێک نەبێت چەند مانگێک سێ چوار مانگ دوای وازیان هێنا یعنی هیچ شتێک نەبوو لە نێوانی ئەوە بەڵام کە باسی پارتیەکەی ئەوە دەبێت پرسیار لە بەڕێزیان بکەیت چونکە من ئەوەن حزبێکی سیاسی وەکو خوێنەوەی خۆت بەڵێتوانن وەڵامی ئەم پرسیارەی بەڕێزە وەکو وەکو من ئێستا من وەکو هاوڵاتیەک ئەو چاو پێکەوت ناکەم ینی ئەو ڕێیانەی من کە دەری ئەبڕم بۆ ئێوە نا ڕێیەکی لایەنێکی سیاسیە یعنی نەڕێی یەکێتیە چونکە بەڵێ من لە 76 ئەندامی یەکێتیم و لە 80 پێشمەرگە بوومە لە شاخ و لێپرسراوەتی باڵام هەبووە لە ناو دام و دەستگای حکومی لە وەکو ئەندامێکی یەکێتی بەڵام بە حەقیقەت ئێستا من هیچ مەسئولیەتێکی نە حزبی مەیە و نە حکومی مەیە من ئەو ڕێیانە وەکو پسپۆڕێک یان وەکو شارەزایەک لە بواری سەربازی و ئەمنی بەو شێوازە ڕێی تایبەتی خۆمەکە ئەیدەم و تعبیر لە ڕای خۆمەکە لە ڕای نەلایەنی سیاسی نە لەلایەنی حکومیەکە بێگومان ئەو فشارەی کە هەیە لە تورکیا ئەکرێت لەسەر سنووری سلێمانی ئەوەیە کە زۆر جار هەیە تۆهمەت بارەکرێت کە هاوکاریەکە و بە تایبەتی مەپار طبعاً کەس لەو بڕوایەدا نییە فڕۆکەخانەی سلێمانی بکرێتە شۆنێک بۆ هێنانی چەک و تەقەمەنی و درۆن و دژە ئاسمانی بۆ هێزەکانی ئەسڵەن ئێستا هێزەکانی هەموو هەرێمی کوردستان توانایان نییە تفەنگێک بێنن لە دەرەوە بێنن بۆ هێزەکانی خۆیان چونکە دەبێت ئیلا بە موافقەتی عێراق دووەم ئاسمانی عێراق لەژێر کۆنتترۆلی بڵێن تەیەرانی مەدەنیەکە هەموو لەژێر کۆنتترۆلی عێراقدایە دووەم مەپاری سلێمانی زۆربەی مۆزەفەکانی ئەوانەی ئیقامە و ئەوانەی ترکە لە مەپارن حتا گومرگ و ئیقامە و ئەوانەی تەنسیق ئەکەن لە نێوانی هاتنی فڕۆکەکانیان هەمووی مۆزەفی عێراقین ینی مۆزەفی سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقن لەبەرەوە ممکن نییە تارەی مەدەنی بێت چەک و تەقەمەنی ئەو شتانە بێنێ لە سلێمانی دایگرێ و لە مەپارە و دوای بدرێت یعنی ئەمانە تۆمەتێکن بۆ ئەوەیە فشارێک بۆ سەر یەکێتیە تەعاً بێگومان فشارەکە ئەوەیە کە حتمما تورکیا داواکە کە یەکێتی هاوکاری بێ بۆ ئەوەیە کە بە شێوازێکی لە شێوازەکان یارمەتی بدا یان هاوکاری بێ یان پشتیوانی بێ دژی پارتی کرێکارانی کوردستان و بە حەقیقەت زۆر جارش لەسەر بڵێ زمانی لێپرسراوانی باڵای یەکێتی باسی ئەوە کراوە ئەڵێ ئێمە ناچینە ژێر ئەو فشارە و ئێمە دش بە هیچ لایەنێکی سیاسی نابین ینی نە باکوور نە باشوور ئێمە ئامادەین بۆ ئەوەیە کە بەشدار بین لە پرۆسەیەکی ئاشتی بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە نێوانی ئۆپۆزیسیۆنی تورکیا و لەگەڵ حکومەتی تورکیا و بە حەقیقەت وەکو ڕا من خۆم وەکو ڕایەکی شخصیە مجاری باسیەکەم تورکیا بە 40 ساڵی شەڕ و بە هەزارەها قوربانی کە داوێتی تا ئێستا نەیتوانی و پێکێکە لە ناوبەری پێکێکەش بە 40 ساڵی شەڕ و بە هەموو ئەو شەید و ئەو کوژراوانەی کە داوێتی نەیتوانیوە بگاتە ئامانجی خۆی لەبەرەوە لەم قۆناغە مێژوویەوە یعنی بەڕاستی خەبات بۆتە خەباتی مەدەنی پەرلەمانی ڕێکەوتن دەبێ هەردوو لا هەم
تورکیا هەم سوپاستان دەکەین کاک جەبار. پارتیکەکان بگەنە ئەو قەناعەتەی کە بە گفتوگۆ و بە ئاشتیانە و بمەدەنیانە ئەتوانن کێشەی کورد لە تورکیا چارەسەر بکەن دەنە بەلوولەی تفەنگ و تۆپ و تەیارە ئەوانە قەت چارەسەر نابێ نە تورکیا توانی بگاتە ئامانجی خۆی نە پێکەگەش ئەتوانی بەو شێوازە لەم قۆناغە مێژوویە بگاتە ئامانجی خۆی ئومێد دەکەین بە ئاشتیانە ئەم کێشەیە چارەسەر بکرێ و ئەو خوێنە چیتر نەڕژێ. بەڵێ سوپاس دەکەین کاک جەباری یاوەر ماندومان کردی سوپاسی ئەمەدەبوونی بەڕێزت دەکەین زۆر سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.